لە کۆمەڵگا موسڵمانەکاندا کە ڕۆژی هەینی دادێت، پیاوان بە تایبەتی خۆیان بۆ نوێژی هەینی و ڕۆشتن بۆ مزگەوت و گوێگرتن لە وتاری ئاینی ئامادە دەکەن، وەکو ئەرکێکی ئاینی و بەواجبی دەزانن. لە هەرێمی کوردستانیش کە کولتوری کورد و ئاینی پیرۆزی ئیسلام گرێدراوی یەکترن، نەک تەنها پیاوان بەڵکو لە زۆرێک لە ناوچەکان ژنانیش بە بەشداریکردنیان لە نوێژی هەینی مزگەوتەکانیان ئاوەدان کردوتەوە. وەڵام من هەموو کاتێ دێم حەزیشی پێیەکەم، بەس زۆر باشیشە قەیچێکە بە ئەو سێ چارەکە ئەو نیو سەعاتە بابی بۆ مزگەوت خۆتوانی لە ماڵیشەوە بیکەی، بەس دە قەیچێکە بێ لەوانەیە ئیسفادەیەک لە مامۆستاشکەیت و شتێکی باشتریشە. یعنی تۆ کە دێی لە ماڵ شەتوانێ و نوێژە بکەی، بەس لێرە ئیسفادە لە وتارەکەکەی. یەکەم شت، دووەم شتیش ئەو دەرەجەی کە لێرە وەریەگری لە ماڵەوە دەست ناکەوێ. دوای ساخوا داوێتی ڕۆژێ جومعە بۆ لە دەستمان بڕوە. هەر لە زووەکە من ئەم شتە ئەمڕێ ئینشەڵا پێم خۆشە زۆر حەزیشەکەم گەنجان زۆرتر هەڵدەن، یعنی ئێمە مەجبورین پیرین چیمان دەسەکەوێ. ئەمە زەخیرەی قیامەتە، جومعە زەخیرەی زۆر گەورەیە. یەکەم شت دوعای دوای بڵێن پێش دوای عەسر و پێش مەغریب پێش خۆر ئاوا بوون ساعتێ لەو دوایە دێت تێرە دوو دواکەی خوا یەکسەر جواب دەداتەوە. وەڵای حەزەکەم هەموو ئافرەتێ بێ بۆ جمعە، هەموو ئافرەتێ هەرزوو هەستێ و خۆی پاک و تەمیزکە و بێ جمعەکەی بکە و دەست بە تەزبیح بێ و لا ئیلاهە ئیلەڵای خۆی بکە و نوێژ و تاعاتی خۆی بکە و یاخوا خوای گەورەش لە ئێوە ڕازی بێ. ماشغەڵەت خارە ئەولاوە، تاعاتەکە و باشە، نوێژەکە و باشە، جمعەکە و باشە. مشغەڵەت چییە؟ هەرەکرێ ئیش هەرەکرێ ئیش چییە؟ ناخەوم شەوەی کەم. ژنانی موسڵمانی کورد وەک هەمیشە کە هەوێنی پەروەردەی ڕەسەنی کۆمەڵگان سەرچاوەکەشی لە بنەما جوانەکانی ئیسلامەوە وەریان گرتووە، لە پێناو عیبادەت و وەرگرتنی چێژی ڕۆحی و دەرونی مزگەوتەکانیان ئاوەدان کردوتەوە. خۆم بەلای خۆم واز بزانم، دوو هەفتە لە سەرێک نەهاتم ئیشێکی تایبەتی خۆم چوو مامۆستام بەس ڕۆژی هەینی لە ماڵەوەم یعنی ئەو دوو هەفتێ نەهاتم وام زانیشێکی گەورەم لێوم بووە، ئەو نەناڕەحەتم کەوە نهاتوم دوو هەفتەیە، ینی بەیانی ساعات حوتی بەیانی هەڵسم کە ڕبەز ڕۆژی جومعانم هەیە حوتە لەسمە مشتی ئاماداکەم چێشە مشتی ئاماداکەم برجەکەسم سەرنێک جیان بۆ ئێرە بۆی خلافی لە ئێرەکەوم خۆم هاوسەرم کوڕەکە مەسێکمان لە بزگەوت لێرین کاتی ڕمەزانیشە هەر سیشەی ڕمەزان لێرم لە تەراوی عەلا هەموو شتێکە زۆر ینی زۆر دڵم خۆشە و زۆر مرتاح بکەمە مزگەوتەوانی ئەلحەمدولیلا لەخوای گەورە بەزابێ مزگەوت و مەلا هەموو زۆلیان ڕازین. وەڵا نوێژی جومعە ئەرکێکی موسڵمانانە پێویستە هەموو کەسێک لەسەرێ ئەو نییە واجبە. لەبەرەوە من زۆرم حەز لە نوێژی جومعەیە وەخواش دایناوە لەبەرەوە ئەرکێکە لەسەر موسڵمانان. وەڵی خۆی ئەگەر لە زمانێک خەدیمەڵی ئافرەت لە ماڵەوە بیکا باشترە تا مزگەوت. بەس سانت مزگەوتەکە لە بەردەم دو گوێ لە حەدیسە حەزەکەی بێ دووارە یعنی کە بەشداری بکەیت لەم کوڕووکو بوون. ناونیشانی وتاری هەینی مامۆسایانی ئاینی جیاوازە. زۆرینەیان بەگشتی باس لە پەروەردە و عیبادەت و کردەوە سوود بەخش و زیان بەخشەکان دەکەن. بەڵام بەهۆی گرنگی پێگەی ئافرەت لە کۆمەلگا بەتایبەت لەمڕۆدا کە تێکدانی بنەما پەروەردەیەکان بەهۆی بوونی مەترسیەکان لەسەر پەروەردەی تاکو و بەهۆی هێنانی کولتوری بیانی و سەرخۆشکردنی گەنجان و دوجاریش زۆربوونی تاوانە کۆمەڵایەتیەکان، ژنان بە پێویستی دەزانن هەموو مزگەوتێکی هەرێم شوێنی تایبەت بە بەشداری ژن لە وتاری هەینیدا هەبێ بۆ ئەوەی سوود لە تێڕوانینەکانی ئاینی پیرۆزی ئیسلام وەرگرن بۆ بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست. کاڵێک کامەران تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.